ئەندامی ڕێکخراوی داکۆکە ساین بۆ چالاکیە بۆ پشتگیریکردن لە شێروان شێروانی و ئومێدپەرۆشیکە بەبێ تاوان لە زیندانەکانی هەرێمی کوردستان و ئێستا لەو ڕۆژەدا هەساین بۆ پشتگیریکردنیان کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ماوەی زیندانیکردنیان درێژ کراوەتەوە. من ئەمڕۆ وەکو چالاکوانی سیاسی لە شاری مانچستەر لە بەردەم کۆنسۆڵخانەی عێراق بە هاوکاری ڕێکخراوی داکۆکەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک بۆ درێژکردنەوەی چالاکوان و ڕۆژنامەنووس ئومێدبەرۆشکی. ئێمە لێرانەوە زۆر بەداخۆین کە هێزی پارتی و مەسرود بارزانی بە بێبوونی هیچ بەڵگەیە ماوەی زیندانێکی درێژ کردوتەوە کە بەداخەوە لە ڕابردوشدا لەسەر کۆمنتێک 6 مانگ زیندانی کرا و لە درێژکردنەوەی زیندانی و دڵنیاشین درێژکردنەوەی زیندانی شێروانی درێژ ئەکرێتەوە. بەداخەوە ئێمە لێرانەوە پشتگیری خۆمان بۆ چالاکوانان و ڕۆژنامەوانی هەرێمی کوردستان و عێراق دەرەبڕین و پشتگیریانەکەین، بەڵام دڵنیاین کە شێروانیش کاتی زیندانەکەی درێژتر ئەکرێتەوە و دەستان خۆش بێت. ئەندام و چالاکوان لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ کۆبوونەتەوە لێرە دژی درێژکردنەوەی ماوەی زیندانی هەریەکە لە شێروانی و ئومێدبەرۆشکی. لەلای هەمووان ڕوونە کە پارتی خەریکی چییە لە ئێستادا. لە ئێستادا پارتی خەریکی دروستکردنی تۆمەتە بۆ هەریەکێ لە شێروانی و ئومێدبەرۆشکی. ئێمە وەکو تەواوی ئازادی خوازان و چالاکوانان بەرپرسی یەکەمی ئەم تاوانکاریە کە مەسرور بەرزانیە کە ئەیبینین تێیدا. بە خێراتنی هەموو هاوڕێ هەفاڵان و چالاکوانەکانی برامان دەکەین. دیارە مەبەست لەو خۆپیشاندانەمان ڕێخستووە کە بەهۆی درێژکردنەوەی ماوەی زیندانی هەردوو ڕۆژنامەنووس کاکە شێروانی و ئومێدبەرۆشکی بوو کە بە مەسرور بارزانی و پارتی دیموکراتی کوردستان کە بە هۆکاری یەکەمیان دەزانین و ئەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەموو دادگاکان لە خزمەت بەرپرسە حیزبیەکان و کەسە باڵاکاندان و دەمانەوێش دووبارە بەڵێنیان پێ بدەینەوە کە دڵنیاتان دەکەینەوە دەنگتان دەگەینن بە هەموو دادگاکانی ئەوروپا و جیهان. ڕۆ2025 خۆپیشاندانێکمان ساز کردەوە مەبەستی ئەوەی کە ئازادی بۆ شێروانی لەبەرەوەی بەناحەق زیندانی کراوە لەلایەن سەرانی پارتی دیموکراتی کوردستان. بۆیە داوا دەکەم بەزووی کات ئازادی بکەن. لێرەوە بە سەرانی یەکێتی پارتی دەڵێم بڕوخێ بنەماڵی یەکێتی بڕوخێ بنەماڵی پارتی دیموکراتی کوردستان. قەڵەم نیو سەدەیە قەڵەم بەدەستەکانی کوردستان دوژمنیان زۆرە لە سەراسەری عێراق. هەر قەڵەم بەدەستێک لە عێراقن لە بەرژەوەندی دزەکان نەنووسێ لە بەرژەوەندی و لە ژیانیان دەدەن. قەڵەمەکانیان ورد و خاش دەکەن، فێرە بێدەنجیان دەکەن، دەیان خەنە ژێر کێفی خۆیان. قەڵەمە جوان نووسەکان قەڵەمە حەقبێژەکان وشک دەکەن بۆ هەمیشە لە ناویان دەبن. بەشداریمان کرد لە خۆپیشاندانێک دژ بە درێژکردنەوەی ماوەی زیندانی شێروانی و ئومێدبەرۆشکی بڕوخێتە سەڵاتی پارتی کە بۆتەوەی قۆڕەخکردنی دەسەڵات لە سنووری زۆنی زەرد و زۆن هەروە لە سنووری زۆنی سەوزی یەکێتیش کە بوونەوە کاری قۆڕەخکردنی دەسەڵاتێکی ناڕەوا. بەڕاستی بڕوخێ گەندەڵانی پارتی یەکێتی دەستان دەمێ پەیامێ بە حکوومەتی هەرێم دەم دڵنیا بن لەوەی کە شێروان و ئومێدبەرۆشکی هەر چەند ساڵێک دەستگیریان بکەن. دڵنیا بن لێرە هەزاران گەنجی کورد هەیە کوردپەروەر بە ڕوحیانەتی وان دەژین. ئەگەر ئەوان 1000 ساڵ دەستگیر بکرێن ئێمە لێرە 1000 ساڵ خەبات دەکەین دژی ئەو حکوومەتە فاشستە.